قۆنسڵی گشتی وڵاتی سین بە سپاسەوە سەردانی سلێمانی کرد پێی خۆش بوو لە نزیکەوە سەردانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوسەرۆکان بکە و پێشەوەش حەزی کرد سەردانەکەی بە سەردانی مەزاری پیرۆزی مام دەست پێ بکە لەبەرەوەی خۆتانەزان لە ڕابردووە پەیوەندێکی پتە و لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و وڵاتی سینە هەبووە لەگەڵ حیزبی کۆمونیستی سینیا هەبووە و هەروەها ئەو پەیوەندە تۆند و تۆڵە لەسەر دەستی هەواڵی بەڕێز مام جەلال بنیادراوە و پاشانیش پەیوەندێکی باش لە نێوان عێراق و وڵاتی سینیش هەبووە بۆ وەکوڵێ سوپاس گوزاریەک بۆ ئەو دەورە گەورەی کە مام جەلال لە ڕابردووهای بۆ پێیان خۆش بوو بێن وەفا و ڕێزیان بۆ مام جەلال دووبارە بکەنەوەوانێ بۆ ئێمەش پێمان خۆش بوو بە یەکەوە هاتوونێتە ئێرە بۆ ئەوەی ئەو سەری ڕێز و نەوازش بۆ مام جەلال دانەوێنین بۆ ئەو پەیوەندێ بەهێزەی کە بۆی دروست کردوین لە ڕابردوودا. مام جەلال هاوڕێیەکی دێرین بوو هەر خۆی دامەزرێنەری پەیوەندێکی دۆستانە بوو لە نێوان وڵاتی چین و عێراقدا بۆیە لە بەشێکی سەردانەکەمان سەردانکردنی مەزاری مام جەلال بوو بۆ ئەوەی ڕێزێک بۆ ئەو خەباتەی دابنین کە کردوویەتی هەروەها سەردانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش دەکەین بۆ ئەوەی بیرروڕاکانمان ئاڵوگۆڕ بکەین و زیاتر هەماهەنگی لە نێوان حیزبی کۆمۆنیستی چین و یەکێتی نیشتیمانی کوردستاندا دروست بکەین.